سڵاو قوتابی خۆشەویستەکەم، ئێوە باشن؟ گەڕامەوەلاتان بۆ وانەیەکی دیکەی زانستی پۆلی حوتەم. بەڵای قوتابی خۆشەویستەکان لەوانەی ڕابردوو گەیشتینە بەندی دێم کەرتی دووەم ڕەوشتە فیزیکەکان لە پەڕە 107. ئامانج لەو کەرتەدا 4 ئامانجمان هەیە، هەندێک نمونە دەداتە لەسەر سبەتە فیزیای جیاوازەکانی مادە. دووەمیان چڕی بەکاردێنین بۆ ناسینەوەی مادە. سێمیان لەسەر گۆڕانی فیزیایی دەهێنێتن. چوارەمیان ئەوەی بەسەری مادەدا دێتن، واتە گۆڕانکاریەکان چین کە بەسەری دادێتن. سێ پێناسەشمان هەیە کە لێکوانە تێبینی دەکەین. ڕەوشە فیزیایەکانێکی کە لەو پێکاتانەی کە گرنگە بزانین چین وە چۆن دیاری دەکەین. دەتوانین تێبینی بکەین یان بیپێوین بەبێ ئەوەی ناسنامەی مادەکە بگۆڕێتن. بۆ نمونە کاتێک کاغەزێک دێنین، کاغزەکە نووسینی لێ بکەین بیدڕێنین، یان بۆی منەکۆی بکەینەوە، یان یاریەکی لێ دروست بکەین، یان هەر شتێکی دیکە تەنها بە کاغەزی بمێنێتەوە، واتە جگە لە سووتاندن. ئەوە دەبێتە هۆکارێک لە هۆکارەکان بڵێن ڕەوشە فیزیایەکەیمان پاراستووە، تەنها لە شێوەیەکە بۆ شێوەیەکی دیکە دەیگۆڕین. واتە ئەگەر بنچینەکەیمان پاراست، ئەوە دەتوانین بڵێن نمونەیەکە لەسەر ڕەوشی فیزیایی. نمونەمان هەیە وەکوچی، وەکو مغناتیسی، وەکو توانای گەیاندنی تەزووی کارەبا، ڕقی، جێڕی کە بەژای دەکاتە چۆنێتی بەکارهێنانی مادە. هەروەکو لێکوانە پێناسەکەی ڕوونکراوەتەوە خەسەتەکانی مادەیە کە نابێتە هۆی گۆڕانی ناسنامەی بنەڕەتی مادەکە، وەکوچی چڕیەکەی، ڕەنگ لەگەڵ ڕقیەکەی. کۆمەڵێک هۆکارمان هەیە کە ڕۆژانە دەتوانین بەکاری بێنین بۆ دەستنیشانکردنی پێکهاتەی مادەکە. بۆ نمونە بۆنکردن کە ئێمە وەکو مرۆڤ ئەندامی بۆنکردنی بۆنمونە لووتمان بەکاردێنین، بۆ بۆنکردنی گوڵێک، بۆ بۆنکردنی چێشتێک، بۆ بۆنکردنی ینی بۆنێک کە کەسێکی دەوروبەرمان بەکاردێنێتن، یاخود قەبارەکەی، قەبارەی هەر پێکهاتێکی ڕۆژانە کە بەکاردێنین لە دەوروبەرمانەوە، یاخود ڕەنگ هەر ڕەنگێکە پێمان خۆش بێتن. ئەوانە کۆمەڵێک نمونەن کە دەتوانین بۆ دەستنیشانکردنی ناسنامەی مادە بەکاری بێنین. پرسیار لێ بکۆڵەوە 4 ڕەوشی فیزیایی بژمێرە. لە خشتەکە کۆمەڵێک سیفەتمان هەیە، دەتوانین باسی بکەین لەوانە: چڕی، ڕەنگ، ڕقی، توانای پیاکێشان، توانای ڕاکێشان، توانای توانەوە. بەڵێ قوتابی خۆشەویستەکان، هەروەکو لەو خشتەیەدا بە جوانی بۆمان ڕوونکراوەتەوە نمونە لەگەڵ ڕەوشە فیزیایەکان کە باز دەکەین. لەوانە گەیاندنی گەرمی. گەیاندنی گەرمی واتە توانای گواستنەوەی وزە لە شوێنێکە بۆ شوێنێکی دیکە. بۆ نمونە کە بەکاردێنین وەکو تەپەجۆر کە یەکێکە لەو پێکهاتانەی کە گەرمی ناگەێنێتن، هەرچەندە ئەو شلەیە کە لە ناوی پێی گەرمێکی بەرز بێتن، بەڵام دەستمان ناستێتن. دۆخ، وەکو دۆخی ئاو باسمان کردیە، شوێ و ڕقی و گازی. بۆ نمونە کە باسی بەفر دەکەین، هەر ئاوا، بەڵام لە دۆخی ڕقیدایە. توانای پیاکێشان، تەنێکی ڕق بتوانین بکەین توێژاڵێکی تەنەک وەکو ئەلەمینیۆم کە دەتوانین تەنێکی تەنکی لێ دروست بکرێت. توانای ڕاکێشان وەکو هەر پێکاتێکی دیکەی ڕق کە بتوانین شێوەیەکی تەلێکی باریکی وەکو مس، وەکو ئەوێنەیە دیارە کە بەکاردێنێت بۆ گواستنەوەی تەزووی کارەبا. و دوو سیفەتی دیکەشمان هەیە: توانای توانەوە لەگەڵ چڕی. توانای توانەوە واتە هەر مادەیەک بتوانێت لەناو ئاودا یاخود لەناو پێکاتێکی دیکەدا بتوێتەوە، پێی دەگوترێت توانای توانەوە. وەکو شەکر لە ئاودا، یاخود شەکر لە چادا، یان خوێ لە ئاودا، نمونەن وەکو توانای توانەوە. چڕی نمونەیەکی دیکەمانە، بارستایەکی قەبارەیە کە بەکاردێن وەکو قوڕپوشم کە ڕاوچەکان بەکاردێنن لە کاتی ڕاوکردندا. کۆتا ڕەوشی فیزیایی کە باسمان کرد چڕیە. ئەگە پێنگ پێناسەیەکی بکەین، چڕی بریتێ لە ئەنجامی دابەشکردنی دوو پێکاتە بەسەرەکەیدا زۆر گرنگە بارستای مادیەک لەسەر قەبارەکەی. بۆ نمونە کە سەیری ئەو وێنەیە دەکەین، دەبینین بنزیکەیی لە قەبارەدا وەکو یەکن، بەڵام جیاوازیان هەیە. لەچی یەکەم جیاوازی کە هەیەیان بێت لە ڕووی بارستاییەوە. بۆ نمونە ئەوە تۆپی تێنس، ئەوە تۆپی گۆڵف. تۆپی تێنس بارستایەکەی 2 گرامە، بەڵام تۆپی گۆڵف بارستایەکەی بۆ نمونە 46 گرامە. دەبینین چەندە جیاوازە لە ڕووی بارستایەوە. تاوەکو بارستاییشیان جیاواز بێتن، چڕیشیان جیاوازە. کەواتە دەتوانین بڵێن بارستایی تۆپی گۆڵف زیاترە وەک لە بارستایی تۆپی تێنس، کەواتە چڕی تۆپی گۆڵفیش زیاتر دەبێتن وەک لە چڕی تۆپی تێنس. بەڵێ قوتابی خۆشەویستەکان، هەروەکو لە وێنەی دەبینن ئەوە سلیندەرێکە کە 6 جۆر لە مادەی جیاواز تێدایە، وەکو گوشراوی سێ و قاپ و دژە بەستن، واتە خایانکەرەوەی قاپەکان، شامپۆی قاپ شوشتن، شامپۆی سەر شوشتن.
هەروەها وەکو ڕۆنی گەرمە شامی وەکو ئاو یاخۆت هەر نمونەیەکی دیکەکە لە ڕۆژانە دەتوانین بەکاربێنین وەکو پێکهاتەیەکی شلی کە بزانین ئایا چڕیان چۆنە. ئەگەر بێت و هەمویان تمشا بکەین دەبینین هەمویان چینێکی تایبەت بە خۆیان دروست کردووە، هیچیان تێکەڵ بە یەکتری نەبوونە. هۆکارەکە دەگەڕێتەوە بۆچی؟ هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ هۆی جیاوازی چڕیەکانیانەوە. واتە لەبەر ئەوەی جیاوازی چڕیان هەیە هیچیان تێکەڵ بە یەکتری نابن. کامەش لە چڕی لە هەمووی زیاترە یان قورسترە دەکەوێتە ژێرەوە. بۆ نمونەکانە کە هەیتمان بۆ نمونە وەکو ڕۆن دەبینین لە بەشی سەرەوەیە کەواتە چڕی لە هەمویان کەمترە، بەڵام دەبینین وەکو گوشراوی سێ و چڕی لە هەمویان زیاترە. ئەگەر بێت و لەسەرەوە بۆ خوارەوە بۆ نمونە ڕەنگەکان یان پێکاتەکان بژمێرین کاتە لە کەمەوە لە بۆ زۆری چڕیمان ژماردویان بەحەکسەوە ئەگەر لە ژێرەوە بۆ نمونە بە ڕەنگی سوور سەوزشین هەر ڕەنگێکی دیکە لە ژێرەوە بۆ سەرەوە باز بکەین واتە لە چڕی زۆرەوە بۆ چڕی کەم پۆلێنمان کردووە. بەڵێ قوتابی خۆشەویستەکان وەکو باسمان کرد چڕیەکێکە لەو پێکاتانەکە دەتوانین بۆ ناسنامەی ناسینەوەی ماددە بەکاری بێنین. بەڵێ قوتابی خۆشەویستەکان ئەمەوانەی ئەوڕۆمان بوو بە هیوام سودی لێبین و دووبارە پێداچوونەوەی بۆ بکەن. ئینشاءڵڵا لە وانەیەکی دیکە بەیەک دەگەینەوە. هیوام سەرفرازیتانە، کاتێکی خۆش.